دەزگای نووری حیکمە کە دەزگایەکی ڕۆشنبیریە و کار دەکات لە پێناو پەرەپێدان لە بواری پەروەردە و فێرکردنی قورئان و بڵاوکردنەوەی زانستە ئیسلامیەکان. پێنجەمین کۆنگرەی بە ئامادەبوونی دەیان زانا و پیاوانی زانستخواز لە شاری هەولێر گرێدا و تێیدا متمانە بەخشرایە سەرۆکی دەزگا و ئەندامانی ئەنجومەنی کارگێڕی. هاوکات سەرۆکی دەزگاکە دەڵێت لە ئێستادا 450 مامۆستا و 7000 قوتابیان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان هەیە. کە لەو کۆنگرێدا هەڵدەبژێردرێ یەکەمیان سەرۆکی دەزگا و پاشانیش ئەنجومەنی کارگێڕی کە 8 کەسن هەرێکە و با بڵێن سەرپەرشتیاری بەشێک لە بەشەکانی دەزگا دەکەن. ئەوانەی کە دێنە لە ئێمە لە خزمەتیاندا دەبین دیارە زیاتر هەوڵ دەدەین ئاشنایان کەین بە چاخوێنەوەی قورئانی پیرۆز و هەروە لەبەرکردنی قورئانی پیرۆز تێگەیشتن لە ماناکانی قورئانی پیرۆز ئەو جەهاندانێ بۆ کارپێکردنی ئیتر لە نەتیجەدا بیتە کەسێکی چاکە و چاکەکار لۆ خۆی و لۆ دەوروبەرەکەی و لە ناو کۆمەلگاکەی. مامۆستایەکی ئاینیش دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە بەرز دەنرخێنێت و پێشی وایە دەزگای لەم شێوەیە کە خزمەت بە قورئان و زانستی ئیسلامی دەکەن مایەی دڵخۆشین و کۆمەڵگاش لەبەریان دەحەسێتەوە. باشترین شت چاکترین شت خەیریترین شت لەو دنیای ئەوەیە کە خەڵک لەگە قورئان بی چتاکە منهەج و پرۆگرامی خوا و شەرعی خوا بۆ هەموو مرۆڤاتی ئەو قورئانەیە. جا هەریەکە لە خزمەتی ئەو قورئاندابی بە هەر ناوێک بی بە هەر ئاسێک بی خوای رب العالمین ئینشاء الله سەرفرازی دەکا و بە ئەهلی قورئانی لە لای خۆ و لە جیرانەکانی خۆی لە بەهەشتی خۆی جێیان دەکات و ئینشاء الله تعالی. هاوکات ئەوەی جێی بایەخە دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە گرنگێکی زۆر بە توێژی ئافرەتانیش دەدات و بە وتەی بەشێک لەو کەسایەتیە زانایانە بەشداری ئافرەتان لە زانستی قورئان و بڵاوکراوە ئاینیەکان دەبێتە مایەی بەختەوەری بۆ خێزان و پەروەردەیەکی سەرکەوتوو. دەزگای نووری حیکمە دیارە گرنگی داوە بە هەموو چین و توێژەکان بە تایبەتی چینی منداڵ و هەرزەکار و هەروها ئافرەتان و ئافرەتان هەر لە سەرەتاوە لە دەستەی دامەزرێنەران هەبوون و لە هەمان کاتیشە دیارە ئافرەتان لە هەموو لقەکاندا لە دەستەی کارگێڕ و ئیدارەدا کاری خۆیان دەکەن هەر وەکو قوتابی وەکو مامۆستا و گرنگێکی زۆر دراوە بە چوون و توێژی ئافرەتان. دیارە ئافرەتان بە کۆڵەکەی ماڵ هەژمار دەکرێن کاتێک کە ئافرەت قورئان خوێن و دیندار بێ کاریگەری زۆری لەسەر منداڵەکەشی دەبێ. بۆیە دەزگای نووری حیکمە گرنگێکی یەکجار زۆری داوە بە پێگەیاندنی ئافرەتان و پەروەردەکردنیان لە هەموو ڕوویەکەوە. دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە لە ساڵی 2007 لە شاری هەولێر دامەزراوە و لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان مۆڵەتی کارکردنی پێدراوە و لە ئێستادا خاوەنی 13 بارەگایە لە سەرجەم شار و شارۆچکەکان کە خاوەنی 7000 قوتابین. هاوکات توێژی گەنجان و نەوجەوانان و منداڵان لەو دەزگایە دەخوێن و دوای دەرچوونیان و وەرگرتنی بڕوانامە هەر قوتابیەک دەبێتە حافز قورئان و شارەزایەکی تەواو لە زانستی تەفسیر و قورئاندا بەدەست دێنێت. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.